وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. دەتوانن زانیاری ورترمان لەسەر حەجەرل ئەسوەد بۆ باس بکەن؟ ئەمە بەردێکی بەختەوەرە. هەموو کارێکی خوای گەورە حیکمەتی تێدایە. کەعبە بینایەکە و ئێمەش لە نوێژەکانماندا ڕووی تێدەکەین، بەڵام ڕووتێکراوی ڕاستەقینەی ئێمە وەکو ئایەتی فأينما تولوا فثم وجه الله إن الله واسع عليم. ئاماژەی بۆ دەکات خوا خۆیەتی، واتە ئێمە ڕوو لە ڕەزامەندی خوا دەکەین. خوای گەورە پیرۆزی بەخشیوە بە هەندێک شوێن. بۆ نمونە هەر یەک لە مزگەوتی ئەقسا و مزگەوتی حەرام و ڕەوزە پیرۆزن. بەڵێ خاک و بەردی ئەو جێیەی کە پێغەمبەری لە سینەیدا گۆش کردووە پیرۆزن. بە شایەتی هەزاران شاهد ئەوانەی بەنیەتی شیفا ئەو خاکەی ئەوێیان بەکارهێناوە شیفایان بۆ هاتووە، لەم ڕووەوە ئەو شارە پیرۆزە. خوا خاوەنی موڵکە و چۆنی بوێت ئاڵوگۆڕ لە موڵکی خۆیدا دەکات. هەروەک مرۆڤی سەرخستووە بەسەر هەموو ئاژەڵانی دیکەدا، سەروەری هەردوو جیهانیشی بە جۆرێک بەرز کردوێتەوە کە پێش مەلایکەتەکانیش کەوتووە. هەر شتێک کە خوا بخوازێت ئەنجامی دەدات. وتعز من تشاء وتذل من تشاء. ئەوە تا ڕێزی لە بەردێک ناوە و لە ناو خەڵکیشدا بە پیرۆز دادەنرێت. ئەوەی دەکەوێتە سەرشانی ئێمە زانینی ئەوە نییە داخۆ ئەو شتەی ڕێزی لێ گیراوە بووە بە جێگەی درەوشانەوەی کام نور و کام نهێنی، بەڵکو بریتیە لە ڕێزگرتن لەو شتانەی کە ئەو بە پیرۆزی داناون. کاتێک پێغەمبەری خوا لەو کۆڵەکە دارخورمایە جیا بوویەوە کە لە کاتی وتاردا پاڵی پێوە دەدا، کۆڵەکەکە دەستی کرد بە گریان. دواتر پێغەمبەری خوا دڵنەوایی دەکات و دەستی بەسەردا دەهێنێت و لە ئەنجامی ئەمەشدا پیرۆزی و شایستەی بوون بە یەکێک لە درەختەکانی بەهەشت بەدەست دەهێنێت. سەگەکەی یارانی ئاشکەوت وەکو پاداشتێک بۆ وفا و ڕازگۆییەکەی و وەکو نوێنەرایەتی جۆرەکەی، وەک لە هەندێک ڕیوایەتدا هاتووە ڕێگاکانی بەهەشتی بۆ دەکرێتەوە. ڕێگاکانی بەهەشتی بۆ دەکرێنەوە. هەرچی بەردەڕەشەکەیشە بە گوێرەی ئەو ڕیوایەتانەی کە بە ئێمە گەیشتون، حەزرەتی ئیبراهیم لە کاتی بنیادنانی کەعبەدا لە شێوی ئەبوو قوبەیسەوە دەیهێنێت و وەکو پلەیەک بەکاری هێناوە و چووەتە سەری و دیوارەکانی هەڵچنیوە. ئەم بەردەی کە خەلیلوڵڵایەکی وەکو حەزرەتی ئیبراهیم پێی لەسەرداناوە، خوای گەورە ڕێز و پیرۆزی لێناوە. هەندێک ڕیوایەتیش دەڵێن لە بەهەشتەوە هاتووە، لەوانەی شەیەکێک بێت لەو بەردانەی کە لە ئاسمانەوە دەکەونە خوارەوە. لەبەر ئەوەی لە جیهانێکی باڵای تایبەت بە مەلایکەتەکانەوە هاتووە، ئەم نرخ و بەهایی پێبەخشراوە. چۆنیەتی هاتنەکە هەرچۆنێک بێت، هیچ کاریگەریەکی لەسەر حاڵەتی ئێستای نابێت. هەرچۆنێک بێت ئەو بەردە سەبارەت بە ئێمە پیرۆزە، پێی دەڵێین بەرد. ئێمەش لەبەر ئەوەی ناتوانین بە وشەیەکی دیکە گوزارشتی لێ بکەین. ئەگەر وشەیەکی دیکە هەبوایە کە گونجاوتر گوزارشتی لە ماهیەتی ئەو بکردایە ئەومان بەکاردەهێنا. ئەمەش پەیوەندی بە ئەدەبەوە هەیە. ئەم بەردە جاروبار پارچەی لێبووتەوە و شکاوە و لەلایەن هەندێک لە فەرمانڕەواکانیشەوە هەندێک لە پارچەکانی بۆ شارەکانی دی گوازراونەتەوە. ئەو پارچەیە کە ماوەتەوە لە گۆشەیەکی کەعبەدا هەڵگیراوە و پشت بەخوا هەتا قیامەتیش دەوێدا بە پارێزراوی دەمێنێتەوە. لەم بەردەدا کۆمەڵێک نهێنی پەنهانن، چەندەها حیکمەتی تێدان کە ئێمە نایانزانین. پێغەمبەرمان دەفەرموێت کە لە ڕۆژی دواییدا شایەتی دەدات. ئەمە چۆن ڕوودەدات؟ لەوانەیە ئەمڕۆ نەتوانین ئەم بابەتە لە ڕێگەی شیکاریە زانستیەکانەوە بسەلمێنین. لەوانەیە تەکنەلۆجیا و پێشکەوتنی ئەمڕۆ بەشی تێگەیشتن لەمە نەکات. بەڵام چەندەهاشتی سەرسوڕهێنەری هاوشێوەش دەبینین کە هەمویان لەم ڕووەوە پشتگیری لە بۆچوونەکانمان دەکەن. بۆ نمونە قسەکردنی ئەم مرۆڤەی کە لە کۆمەڵێک پارچەی بێجیان و بێهەست پێکاتووە چەند سەرسوڕهێن بێت، شایەتیدانی بەردەڕەشەکەش هێندە سەرسوڕهێنا. لە ڕاستیشدا هەروایە.
بەڵام ڕاهاتن و خوپێوەگرتن ئەم سەر سوڕهێنەی لە بیری ئێمە بردووەتەوە. هەروەک چۆن لە مرۆڤدا توانای بیرەوەری هەیە و هەموو زانیاریەکان لەوێدا تۆمار دەبن، ئەوەش کە خوای گەورە هەمان سیفەت بە بەردەڕەشەکەش بدات شتێکی زۆر ئاساییە. دەگونجێت وەکو ئامێرێکی ڤیدیۆیی دەنگ و وێنەی هەموو ئەوانە تۆمار بکات کە سەردانی دەکەن و لە قیامەتیشدا شایەتیان لە قازانج بدات. ماهیەتی بابەتەکە هەرچیەک بێت بۆ ئێمە گرنگ نییە. ئەگەر لەوێدا پارچە تەختەیەک دانرابایە و ئەو پیرۆزیەی کە بە بەردەڕەشەکە دراوە بەو ببەخشرایە، ئێمە بە هەمان شێوە ڕێز و حورمەتمان لێ دەگرت و ئەو شتانەی کە بەرامبەر بە بەردەکە دەیکەین بەرامبەر بەویش ئەنجاممان دەدا، چونکە ئێمە هەمیشە دەرەنجامەکە بە پەروەردگارمانەوە دەبەستینەوە و لە ڕاستیدا هەموو داواکاریەکان لە ڕەحمەتی فراوان و زانست و قودرەتە دەوران دەورەکەی ئەو داوا دەکەین. کاتێک حەزرەتی عومەر ماچی دەکات دەفەرموێت: ئەی بەرد، دەزانم تۆ بەردێکیت و ناتوانیت سوود یان زیان بگەیەنیت. ئەگەر نەمبینیایە کە پێغەمبەری خوا ماچت دەکات هەرگیز ماچم نەدەکردیت. دەجێڕنەوە حەزرەتی عەلی کە لە دوایەوەیەتی دەفەرموێت: ئەی عومەر، ئەگەر نهێنیەکانی ناو ئەوت ببینیایە واد نەدەوت. خوا زانایە بەڕاستترینی هەموو شتێک.